بینەرانی عزیز و خۆشەویست گەڕام و خدمەتان بۆ پێشکەشکردنی دامەی بەرنامەیە و هەڵگوی تەلەڤیزیۆنی پەرتۆ لەم بەشە لە بەرنامە هەورە عەبدوڵڵا دارابی ئەندامی کۆمیتەی کوردستانی هێز بە حکمەتیشمان لەگەڵا قسە باسەکەین سەبارەت بە هێرشی وحشیانەی دەوڵەتی تورکی بۆ سەر کوردستان. پێش پرسیارەکانم ئاراستە بکەم، هەورە عەبدوڵڵا دارابی گەرنێکی بنەڤیسی خۆشهاتی بۆ بەرنامەی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس بۆ تۆ بۆ هەموو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس. هەورە عەبدوڵڵا دارابی پێشەوەی بچینە سەر ئەسڵی مەسڵەبەکە کە لە ئیدامەیە دێنە سەری، حەز دەکەم من پرسیارە بکەم بۆچی دەوڵەتی فاشیستی و عەسەبی منتەقە دەوڵەتی تورکیا منتەقە و خاوەرمیانەیان بە کانونێکی گەورەی شەڕ دژی خەڵکی فەقیر و هەژار تەبعی کردووە. ئەم هەموو جەنایەت و نائەمنی و وەحشیگەری بۆ چییە؟ بەڵێ زۆر سپاس. ئەوەی ڕاستی بێت خاوەرمیانە منتەقەیەکە کە مەسائلە پیچیدەی هەیە. یەکێک لەوە کانزای نەوت و گازی دنیاە، سەرەتی عەزیمی ژێرزەبینی و وەکو تەڵاو زۆر شتیایە کە ئەمە مەسەلەیەکە کە سەرنجی کولی برژوازی دنیای بە خۆی ڕاکێشاوە. یعنی هەموو دنیا برژوازی تەواوی دنیا بلەخە تەمایان تێکردووە. ئەمە لایەکە. دووهەمین فاکتۆرەوەیە کە ئەم منتەقەیەکی مەذهەبیە، منتەقەیەکە کە ئیسلامی سیاسی لێرە جەولانەکە. ئەم ئیسلامی سیاسی کردووە، مەذهەب خەڵکی چوەر و ئەحمەق کردووە. مەسەلەکە ئەوەیە کە ئیتر مەذهەبێتە عەقەبماندەترین جەریانە، عەقەبماندەترین دینە لە سەطحی منتەقە. یەهودیشی هەروەها تایە، بەڵام حەقیقەت ئەوەیە کە ئەم عەقەبماندەجیە و ئەم نیروە ئیرتیجاعیە لە سەطحی منتەقە تەواوی تەلاش و هەوڵ و تەقالایەوەیە کە پۆمپاشی فکری بکات و فکر و مەغزی خەڵک بەرە و گوزەشتەیەکی یەکجار دوور 1400 ساڵەوە پێش بۆ بتوانێت بلەخەرە لەسەر ئەم وەزعیەتە، لەسەر ئەم کانگا عەزیمە، لەسەر ئەم سەروەتە عەزیمە بتوانێت بەڕاحەتی هەڵیلوشێ و بەڕاحەتی استثماریکە. ئەمانە مەسائلێکی فۆقڵعادەن. سێوەمی شتەوەیە کە بەلەحاظی سەرمایەداری، ڕشتی سەرمایەداری لە تەواوی جونگەکانی ئەم وڵاتانە بەنسبەت شوێنەکانی تر، پەرچکە بەنسبەت جنوبی ئاسیای شەرقی، بەنسبەت ئەوروپا، بەنسبەت ئەمریکا، کانادا، حتا ئەمریکای لاتین زۆر لەدوایە. بۆ نمونە ساڵانە ملیاردها دلار سلاح هەسێن لەمانە، تیاری نێسێن تۆپ تانک فڵان، 3 بەرابەر ئەو پوڵە فقط بۆ ئەوە کە ئامۆزشیان بن ڕێکیان خەن ئیسپادیان دەکەن پاریان لێسێن. بۆیە ئەم عەقەبماندەجیە خاستە، حتا بۆیە عەقەبماندەجی تەنیا ئیسلامەکەیشی نییە، ناسیۆنالیزمەکەیشی ئالودەیە بەم سنەتە و بەم عەقەبماندەجیە. دەرنەتیجە وڵاتە زلهێزەکانی وەکو ئێران، وەکو تورکیا، وەکو عەرەبستان سعودی، ئەمانە مەذهەبیەکن لە قاڵبی یەکێژە من سونیم و یەکێژە من شیعەم و یەکێژە من نازانم حەنەفیم و بە ئەنوا ئەقسام شێوە. وێم گەرەکم بڵێم کە ئەم پیچی دەگێ بۆتە هۆیەوە کە خەڵکەکەی هەمیشە لە دواوە بێت، لە دواوە بێت خەتای خەڵک نییە. مەبەستم ئەوەیە کە بەلاخەرە مەجال نادەن، ئیجازە نادەن ئەو ئیمکانات و مەلزوماتەکە ئەبێ خەڵکی پێداچڵەکێ، خەڵکی پێ هوشیار بێت. تۆ لێرە بێ ئەوەی کە ئەعلامی کرد مەمنوعە، نایخەر اختیاری خەڵک، نایخەر دەستڕەچی خەڵک، بەڵکو تەنیا شتێکە لێرە سەرەکیە و ژەوەی استثمار چەوسانەوە فوق العادە لەسەرە، فوق العادە، یعنی بە شێوەیەکە کە قابل وەصف نییە، کاری هەرزان لە هەرزان هەرزانتر. دەرنەتیجە تەبەقەی کارگەر گیری خوا بەدەست ئەم نەهامەتیەوە و لەبان ئەمەیشۆ ئەعتراضەکەن تەوەحش و بەڕبەڕیەتی مەذهەبی و ناسیۆنالیستیە کە عادەتەن و سنەتەن لەگەل ئەم مەذهەبا بالئاخەرە خۆی هەڵپێکاوە زۆر سەختە. بەلاخەرە هێرشەکەن لەسەر تەبەقەی کارگەر وا کردووانە بە دەیان سەدان هەزاران ئینسانیان لێیە کوژن، زیندانیانەکەن. الان فەرقی زیندانەکانی هەر تورکیا و هەرم سێ وڵاتە کە باسم کرد، ئێران و تورکیا و عەرەبستان سعودی، 100,000 زیندان، شاید بڵێم زیاتر لە ملیۆنە زیندانیتی هەیە و یا لە ملیۆنە زیندانیتی هاتچووەکە هەمیشە. بۆیە ئەمە مەسەلەیەکە کە فۆقڵادە بێخە لەسەر ڕۆحیە و لەسەر زێهن و مێشک و مەغز و کارکردی عملی ئەم خەڵکە تاسیدانەوە. ئەمە ئەو هوانن کە وجودیان هەیە و
تەنیا شتێکیشێکە کە بەخۆی خەڵکە بێخۆی جۆی بێت و متەوەجێ بێ و لە حاڵحاضرە تا ڕادەیەکی زۆر لەعان لە ئێرانە ئەم شەڕە دەستی پێ کردووە و وریاتر لە شوێنەکانی دیکە خەرکەچێتە پێش. زۆر سپاس بۆ تۆزاهەکانە تەنوەکو ئاگاداری هەوڵا عەبدوڵڵا دەوڵەتی فاشیستی تورکیە بە بەهانەی حەملەیەکی ئیتحادی کە پێکاکە ماوەی لەوە پێدا ئەنکارا ئەنجامیدا بەم بۆنەوە کولی زیر ساختی ژیانی خەڵکی کوردستانی سووریە و مەرکەزی تەولیدی بەرق و ئێنەرژی و مەراکزی تەولید تەغذیە و خۆراک و جادە و پورد و ئەم شوێنە مراسلاتیانەی بینی شارەکان و دیهاتەکان و حتا ئۆردوگای پەناهندگان لە عمقی یان لە قوڵایی 150 کیلومتری خاکی عێراق بۆمباران کردووە و تۆپباران کردووە و تەلەفاتێکی گیانی و ماڵی زۆری بە خەڵکی فەقیر و هەژاری ئەو مەنتەقە تەحمیل کردووە. ئەم هەموو بەربەڕێتە لە پێناو چیایە؟ بەڵێ من گەرەکمەوە بڵێم کە ئەم ئەماڵە ئینتحاریەتە تەنیا بەهانەی هین نییە، تورکیە نەبووەوە نییە. تورکیە زیاتر لە 4-5 خەریکە خەڵکی کوردستانی تورکیە و ئەو مەحوەرە بە تۆرەکولی کە تۆ ئیشارەت پێ کرد ئەچەوسێنێتەوە. مەواقعەتێکە ئەگەرچی ئێمە هەم وەکو حەز هەم وەکو تەکوەردی هەموو مخالفی هەر نوع عملیاتێکی ئینتحارین چون واقعاً نەتەنیا سەمەر و حاصلی نییە بەڵکو یەک خودکوشی تەحمیلی یەک خودکوشیە بە ئینسانهای هەژار و فەقیر کە ناویان بە پێشمەرگەیە ناویان گریلایە ناویان هەرچی هەست بۆ ئێمە لەگەلەما بە شدەت مخالفین و ئەمەمان ئەعلام کردو بارها. بەڵام گەرەکمەوە بڵێم کە عملیاتێک کە تۆ ئیشاری پێکە تەحەڕکاتێک و چەوسانەوەیەکە دەوڵەتی تورکیە دەستی پێ کرد ئەسڵ نەگەلەما بەمە ناخوێنێتەوە، یانە بەمە تعریف ناکرێت. بۆچی بۆ تورکیە تەنیاوە نییە کە هاتوێ لەگەلم خەڵکە. تورکیە لە شوێنەکە قەراری کردەوە هە لە دەواازەی ئەوروپا باج ئەسێنێ لە ئەوروپایەکان لەبەر ئەوە کە ئەڵێن ئەگەر باجم پێنەدەن ساڵانە چەندین ملیار دلارم پێنەدەن من بالئاخرە کارێک ئەەکەم کە پەنابەرانی منتەقەی خاوەرمیانە کە لێرەوە عبورەکەن بەشێکیان بالاخره واردی ئەوروپا بن. یعنی لە واقع دەواازە و مەرزەکانی دەکاتەوە. جا گەرەکمەوە بڵێم حتا ئیسا کە هەنگاوێ چۆتە پێشترش لە باری سیاسیشۆ بالاخره سیاست و قوانینی هیچ دەوڵەتی بەڕسمیت ناناسێەوە داواکە نەیارانی سیاسی من لە هەرکوێنەشە تەحویلی بنەوە. لەم ماوەی 5-6 مانگی ڕابردوو بە خاطر ئەوە کە فنلاند و سوئید بێنێنێ و ناتۆ بالاخرەوەتی منە حەقی و تۆی خۆم ئەعمالەکەم و نایڵم ئەمانە وارد من بەدەیلەوە کە چەندانە مەسەڵەن نەیاری سیاسی زدی حکوومەتی تورکیە لێوەیە و ساڵهای ساڵە دایان ساڵە لەوێ و ئەبێت تەحویلمان بنەوە. بەداخەوە ڕژیمی سوێت پاشەکشەی کرد و لەم ڕابطە چەند کەسێکی تەحویل داوە بەداخەوەڵم چون ئەمە سابقەی نەبووە من نمونەهایەکی جەدیدن لە ڕوخساری ئیسەی نظامی سەرمایه‌داری و لە ڕوخساری ئیسەی وڵاتانی ئوروپایی لە رابطە لەگەڵ مبادلە و معاملەیەکە لە بین خۆیانە ڕەدوو بەدەرێت. ئەمە لایەک بۆ هەر کوێمێری لەشکرکەشی کردووە. قەرەباغی لە ماوەی چەند ساڵی ڕابردووە قەرەباغ منتەقەیەکە کە 80% ئەرمەنین و ئەمە خودمختاری و خودگەردانیەکی تایبەتیان بوو بۆ خۆیان لە بینی ئەرمەنیەکان و ئازەربایجانە قەراریان کرد بوو بنەخە تەلاشی کرد بە لەحاظی اقتصادی و نظامی و سیاسی و ئازەربایجانی تەقویەت کرد و لە ماوەی ڕابردووە لە مانگی ڕابردووە بەلەقە هێرشیان کردە سەر ئەم خەڵکە هەژارە تەسلیمیان کردن و خاکەکەی و خاکی قەرەباغیان زەمیمەی خاکی تورکیە کرد. ئەمە کێ کردی؟ دەستبان ئەسلیەکەی بە نظر من حمایەت کننده ئەسلیەکەی حکوومەتی فاشستی ئەردوغانە. گەرەکمەوە بڵێم کە نیرو ئەنێرێ بۆ نیروی هەیە نەگەینێرێ نیروی هەیە لە وڵاتانی عەرەبیە. دەرنەتیجە من گەرەکمەوە بڵێم کە لەگەڵ یونان بینی ناکۆکە بەنامەین تەقە و خەونزی لە بینیان هەیە تا وەکو خۆت باسی کە تا عمقی 150 کیلومتری لە کوردستانی عێراق و عێراقا شەڕی کردووە و زوزوو ئەدا لە ئەو شوێنانەیە کە پەنابەری تورکیەی تایە شوێنێک بە ناو مەخمور هەر لە ماوەی ڕابردووە هاوکات لەگەر ئەم شەڕا بە موشک حملەی پێیەکەوە ئەدادە ئەکوژە و بریندارەکە هەر هەمزەمان لەگەل ئەو دەورا کە دووسێ ڕۆژ پێشتر حملەی کرد بە فرودگایەک لە
کوردستان عراقا لە پاسلێمانیا لە شوێنەکە بەناو ئەربەت لەوێ حدودی 20 کەسی کوشت و برینداری کرد لە نیروەکانی گەرەکمەوە بڵێم کە بڵێ بیانووی ئەوە کە ئەمە ئینتحاریان کردو و بۆیە بەرەبیتە باشە ئینتحاریان کردو پێکەکە خۆی خەڵکی تورکیە گردووتانە ئەلان 25 ساڵە زینداندان کردووە دەرنەتیجە چ ڕەبتێکیە بە خەڵکی ئەو وڵاتێکی ترۆ بەناو کوردستانی تورکیە تۆ بۆ بێ حملی پێکەین بەڵێ حملەکەی پێشەوانی حملەکانی دیکە هاوڕێگیان لە ماوەی 6 ساڵی ڕابردووە دەیان جار حملەی کردووە دەیان جار خەڵکی کوشتووە دەیان جار مەنابعی کشتوکاری بە کولی تێک داوە خانی و ڕوخانم لە خەڵکە قوربانی یەکجا زۆری کردو ئەم جار شتێکی تری کردووە ئەم جار تەلاشی کردووە شیرازەی ژیانی کۆمەلگایە بەناو کوردستانی تورکیە کە 6 ملیۆن ئینسانە لە بین بە لە ڕیشۆ لێ ئەوەمڕە داوێ لە مەنابعی تۆلیدی نەوت و گازەکەی داوێتی لە مەنابعی بەرق و ئەنێرژی و داوێت لە مەدارس چی لەمە خەتەرناکە داوێت لە جادەهای مەواصلاتی بینی شارەکان و دەهاتەکان بۆەوەکە هەموو پردەکانی ڕوخانەوە بۆەوە کە هیچ ارتباطێکیان بە یەکۆ نەمێنێ ژیانیانێ ئەمە ژیانی ئەمڕۆ ئەم سەدەی 20یەکەم مانایانە پردەکان جادەکان مەنابع ئەنێرژی مەنابعی تەولیدی خورد و خۆراکی لێداوە و بێرەخای لەگەڵ خاکە یەکسانی کردووە ئەم نەوعە لە هیچ پەیماننامەیەکی شەڕی جیهانی حتا برژوازیە وجودی نییە بەم شێوە ئەمە قات و قڕی پێک دێنێت ئەمە هەژاری و بەوبەختی و کۆمەڵکوژی پێک دێنێت ئەمە تەنیاوە نییە کە بە خەڵکێکە کوژە و ماڵەکە ڕوخی بمدیا ئەگەر نێژ ڕوخە ماڵەکە برێک ماڵ بمێنەوە ژیان نابات لێدان لە ژیانە دوێکە من گوێم لێ خەریکە مساحبەیە کارێک کەسێکە باسی ئەوەکە ئەڵێ من حقوقی بەشەری بۆچی ناپرسێ ئێمە کارێک ئەبێ کارێ بکەم ژە من کارێک بکەم کە خوێنە لوت کەس نەیە هەم زەمان دەیان و سەدان تەیارە و درۆن و تۆپ و تانی لە مەیدانی شەڕایەوە خەریکە خەڵکە کوژێ ئەم شەڕە ئەوەندە وەحشەتناک بوو ئەو نەقیزەون بوو حتا بەو نیروانەی کورد لە کوردستانی سووریا کە تحتی حمایەتی نظامی و اقتصادی ئەمریکان بەخەرە حملی دێمە سەرەوە پرسیارە هەروەکو بۆ خۆدا ئاگاداری تۆ وەدان میشارەش کرد خودی تورکیا ئەندامی ناتۆدا و زۆر چاکی دەدانێت کە وەختی هێرش دەکات لەسەر کوردستانی عێراق یا سووریە یا شوێنەکانی تر ئەو ئەحزابانەی کورد لە سووریا مشخصەن لەژێر حمایەتی ئەمریکایان على رغم ئەوە وەچی ئەم حەملە بە زەرێراتی کورد ئەولا دەچێتە پێشەوە و بەدەستی ئاواڵە و کەنیلۆکانی مستەخەری ئەمریکاش خۆیان مەجبورە بن وادار بوون کە یەکێ لە پابادە بێسەرنشینەکانی دەوڵەتی تورکیە سەرنەبوون بکەن ئایا پێت وانییە ئەم لەقاوی دەوڵەتی جمهوری ئیسلامی و تورکیە و عەرەبستانی سعودی و دەوڵەتی ناسەقامی سووریەش لەقاوەکەی بەدەستی خودی غەرب و لە ڕاستی ئەمریکا و رووسیە و ئەم لەقاوەیان شل کردووە بۆەوەی ئەم بەڵاو ڕۆژڕەشیە بەسەر خەڵکی و منتەقە بێنن بەنظەمی شاری زۆر ڕۆشن و چاکە کرد ئەو بە عنوان عزوێکی فعالی ناتۆ ئشارەم کردوتم وتم بەرگری کرد لە فنلاند و سوئێت هەتا وەکو نێرانی سیاسی پێ نەدەیتۆ من تەئیدی ناکەم تۆ بێتنەوە ئەمانە یانە عزوێکی وایە عزوێکە کە زۆرترین نیروی هەیە نیروی پیادە نظامی هەیە لە ناو ناتۆوە و خۆی لێ گێل ئەکا ئەو نیرووە کوردە کە تحتی حمایەتی ئەمریکان و هەروە خۆت ئشارە پێ کرد نیرویەکن ئەلعان لە جەهەت و ڕاستای مەنافعی ناتۆ هەرین کارەکەن لە سووریا استقراری ئەوانە و حمایەتی مادی و معنەوی ئەوانە لایەن ئەمریکاوە ئەوە ئەگەیەنێکە کە ئەم نیرووە کوردە لە سووریا ئەو مەنافعە پارێزێک کە ئەمریکا گەرەکیە ئەو مەنافعە پارێزێکە کە ناتۆ گەرەکیە ئەی تۆ چنەوە ناتۆیەکی تۆ کام عوزی وادێ لە عوزەکەی خۆت تۆ گەرتە چی بکەیت
بەخە وڵاتانی ئوروپا ئەو دوو وڵاتە کە ئیشارەم پێکرد وەکو فنلاند و سوئێد ئەو دووە ئەگەر تا ئیسە ناتۆ نەبوونی وەردی ناتۆ بوون بەخە ئەوان سەروماڵی لە خزمەتی ناتۆ هەبوون ئەی تۆ بۆچی بەرگریت کردەوە بگاکمەوە بڵێم کە ئەم لە هەموو وڵاتانی هاوسەی دەوروبەری شەڕی پێ تەحمیل کردوون نزاعی پێ تەحمیل کردوون باجی لێ سندون تەلاشی کردووە خاکیان زەمیمەی خاکی خۆیکە و هیچ کام لەم قوانین و مقرراتەکە دنیای نظامی سەرمایه‌داری و حەدا ناتۆ دایناوە ئەمە ڕایەتی ناکە کەکیشی ناگەزێت کەسیش نییە بەخەرە پرسیارەکە تۆ چکاری لەم بینە چکاری لە خۆت حملەیەکە بە یونان چکارەی تۆ نیرو ئەنێری بۆ لیبی دفاعەکە لە باڵێک لە مرتەجعین و ئینسان کوشانی لیبی تۆ چکارێ لەم بینە بەخەرە جوابێت ئەم حساب ڕەسیە بین المللیە کە بۆ خەڵکی ناری سیاسی خۆیان ئەیکردن لە ئوروپا بۆ ئەم عزوە جوان و ڕێکوپێکەی خۆیان کە ناوی تورکیە و دەوڵەتێکە دەوڵەتێکی ئۆریانی فاشیستیە بەخەر هیچ حەق و حەسێبێک و هیچ شتێ لە ئاران نییە هیچ ناوە محکەمەیەک نییە کە تۆ چکارێ بەمێرە خۆت لەم پەر بۆ ئەو پەر بەخەر هەڵەت تا 1970 بۆ ئاگاتاییتان گەورەترین حمایەتی لە حەماس کرد هێزی حەماسێک کە الآن بالآخر ئەم شەڕە ئەم جارە دەستپێکەری ئەم شەڕە گەورە بووە لە فەلەستینە ئەوەی حمایەت کرد ئەو خۆی هەڵگەڕاوە چوە مەحوەری مقاومەتی جبهەی ئێران و بالاخره ئەم لە کۆڵی بووە تا ئەو کاتە لێ بوو تا ئەو کاتە بەم شێوە حمایەتی لێکردن حمایەتی درێغ و بێوێنەی کردووە لە مەزهەبیونی میسر ئەخوانەکان خۆی بە ئەخوان ئەزانێت بە هەموو هێز و توانایە دفاعانەیەکە هەموو سەران و ڕەهبەرانی زۆربەی هێناوە لە لای خۆی لە پەنای دەست خۆی دایناوە هیچ نوعێک کتاب و حەسیبی دراوسێگەری وڵاتانی دەوروبەری بەڕێوەبەری نەناسەوە هەرچی پێکراوە کردووەسی زیاتر لە چەندین ساڵە بەلاخەرە کوردستانی عێراق وەکو حیات خەڵوەتی خۆی قەرارداوە و بەلاخەرە تەقەی تیاکە خەڵکی تیا ئاکوژێ خەڵکی تیا بەگرێ و گەرنەگرێ موشەکی لێدا فلانەکە و پیسارەکە زۆر سپاس ئەوڕا بە وەختمان زۆر نەماوە دوو سێ دەقە زیاتر وەختمان نەماوە پرسیارێکی ترەکەمەویش باتەوەجه بەم فەزانە ئەمن و ڕەش و جەنگ و کوشت و کوشتارێکە لە منتەقە هەلەوە بە تایبەت عاملی ئەسڵەکەی جمهوری ئیسلامی و تورکیان خەڵکی کوردستانی تورکیە و سووریە لە بەرابەر ئەم هەموو دڕندەگی و وەحشیگەریەدا دەبێت چ بکەن ڕێگا چارە چییە بەلاخەرە ڕێگای نەجات چییە؟ ڕێگای نەجات خودی خەڵکە ئەم ڕێگە خەڵکی ئێران نیشانیان داوە ئەم ڕێگە خەڵکی ئێران ئەلعان ماوەی چەندین ساڵە بەربەرەکاری تونوتیژیان لەگە جمهوری ئیسلامیە و عزمیان جەزم کردە بۆ بیرڕوخێن حقیقەتەوەی ئەمەیە نە عەمەلیاتی انتحاری بە عەمەلیاتی انتحاری تۆ ڕۆڵەی خەڵکە بە کوش بەناو کەسێک هاتۆتە ڕیزەکە تۆ لەلایەک لایەکشی هیچ تەسیرێکی ناکە و دژمنەکە دەستی ئاوەڵاترە بێ و خەڵکی پێ خەڵەتێژە وایە کردوتاکە بۆیە بەرمەردەنم وحدەت و اتحاد و متشکل بوون خەڵک و خەڵکی تورکیا لەگەڵ ما باقی خەڵکی ئازادی خواز و تەبەقەی کارگەل لە تورکیا کە بەردەم تەبەقەیەکی پێشەهانگە بەردەما ئەمە ڕێگە حەل لە بۆ ئەوە کەواقعان دەوڵەتی تورکیا تا حەل لەیستەوە تا ئەو کاتێک ئێڕوخن بالأخرە بێ هەوساریکردن و نەیەڵن قەزیە ئەوەیە کە خەڵکی ئێران ئەلعان متەوەجێ بووە کە مەزهەبێ بەناو مەزهەبی ئیسلام کە هێشتا هەوسار نەکراوە وەکو مەسیحیەتی یە قەڕنینەوە پێش کە خەڵک بالاخره هەوساریان کردو لە گۆشادیاننا ئەزمیان جەزم کردووە ئیسلامی سیاسی لە سەتحی منتەقا کە ڕەهبەریەکەی لە ئێرانایە بالاخره هەوسار کرد یەک جار بۆ هەمیشە لە تاریخ کار بکەن بەنظرم بۆ تورکیش تەنیا ڕێگەی ئەوەیە تا ئەوارە خۆ قسە کات و بێژە من بالاخره شۆرە پێشکەوتم و فڵان بالاخره قوانینی مەزهبی و دینی و ضد کرێکاری و ضد ئینسانی و ضدی ژن حاکمە بەسەر عملکردیا دەرنەتیجە بەنظرم بێ خەڵک بێسێ لە بەرەوە مشتا تەنیا خەڵکە بۆچی وتم الان بەمێر خۆی هەموو شتێکەکە کە حساب پرسی لە ناکە تەنیا خەڵکە کە ئەبێ بێسێ لە بەرەوە ئەم دەوڵەتەنشە فقط لە خەڵکە ترسنە لای چی تر
زۆر سپاس هەورە بێدارە بێ پرسیارت زۆرە بەڵام وەختەکەمان تەواو بوو. سپاس بۆ تەوزیحەکانت و بەشداریت لەم بەشە لە بەرنامەدا. سپاس بۆتەوە بۆ بینەرانی عزیز و خۆشەویست. سپاس. زۆر سپاس. بینەرانی عزیز و خۆشەویست، ساکینە کۆتایی ئەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتەوە داوە دەکەم بینەری ئیدامەی بەرنامەکان بن. لە هەر جۆهان ساقی سڵامەتیمان، ساقی سڵامەتیتان ئارەزومانە، شاد و سەرکەوتن.